ڕۆژەکانی کابینەی نوێم لە ئیدارەی سۆران لە ڕێگەی ژمارەوە قسە دەکەن. سڵاوتان لێبێت، پشتیوانکەری یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 3 ساڵ و نیوی تەمەنی ئیدارەی سەربەخۆی سۆران 991 پرۆژە لە کەرتەکانی ڕێگاوبان و بینا و ئاو کارەبا لە سنووری شار و گوندەکانی ئیدارەکە جێبەجێکراوە. زۆرترینی پرۆژەکان لە سنووری شارەکان و کەمترینیان لە سنووری گوندەکان بووە. یەک باس ئەتجارە و وردەکاری پرۆژەکان لە سنووری قەزایەک دەخاتە ڕوو. ئەمڕۆژ قسە لەسەر پرۆژەکانی قەزای خەلیفان دەکەین. بەگشتی لە قەزای خەلیفان و لە ماوەی هێنانەکایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران و دروستبوونی کابینەی نوێم 78 پرۆژە ئەنجام درراوە کە دەکاتە 8% تەواوی پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. لە ڕووی ڕێگابانەوە 32 پرۆژە لەم قەزای ئەنجام دراون و 13 پرۆژەی بینا و باڵەخانە ئەنجام دراوە و 12 پرۆژەی ئاوی، 14 پرۆژەی کارەبا و پرۆژە جۆراجۆرەکانی دیکەش 13 پرۆژە بووە. ئەو کات ڕێژەی ئەنجامدانی پرۆژەکانی قەزای خەلیفان 86% بووە. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. ئەرشاد.